هەڵبەتە لەم تەوەرەدا باس لە ئاستۆی پەیوەندیەکانی نێوان دیمەشق و ئەنقەرە دەکەین. ئاستۆی پەیوەندیەکانی نێوان ئەم دوو وڵاتە بەکوێ دەگات لە ئێستادا کە با بڵێن دەیانەوێت لە یەک نزیکبوونەوە لە ڕووی سیاسیەوە کۆمەڵە گرفتوو بابەتێک کە هەیان بۆ چارەسەریکەن و هاوکات لە یەک نزیکبوونەوە و ئاستۆی پەیوەندی ئەم دوو وڵاتە و کاریگەری لەسەر هەرێمی کوردستان چی دەبێت. ئەم بابەتە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز سدیق حەسەن کە بەڕێزیان شارەزان لە کاروباری تورکیا و ڕاستەوخۆ لە ئەستودیۆی هەولێرەوە میوانی بەیانی کوردستان نیوزن. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کاک سدیق. سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێ دەکەم کە لە ئێستادا ئاستۆی پەیوەندیەکانی نێوان دیمەشق و تورکیا چۆن دەبینن و ئاستۆی پەیوەندیەکانیشیان بەکوێ دەگات؟ زۆر سپاس لەوڵەیەوە لە بینەرانی بەڕێزی کورسات نیوز. ئەوە ئاشکرایە لە 2011ەوە تورکیا لە ڕێگەی گروپە جیهادی و تیرۆریستیەکانەوە دەسوەرداری سووریای کردووە و تورکیا دەواازەیەک بوو کە سووریا بەو ئاقارەی ئەمڕۆ بگا کە سووریایی تر پارچە بووە و ماڵوێریانێکی زۆر لە سووریا ڕوویداوە. ماوەی 2 ساڵە بە تایبەتی ئەردۆغان دەیەوێت کە پەیوەندیەکانی لەگەڵ ئەسەد ئاسایی بکاتەوە نەک لەگەڵ سووریا بە تایبەتی لەگەڵ ئەسەد. ئەمەش پەیوەندیەکی تایبەتی دەوێت دروست بکە و لە ڕێگای و پەیوەندیانەوە دەیەوێت کە سیاسەتی تورکیا لە سووریا بسەپێنێ. یعنی ئەوەی کە ئەردۆغان نەتوانیوە لە ڕێگەی لەشکر کێشی و دارکردنی خاکی سووریا و دروستکردنی هێزی چەکداری لە دژی شام و گەلانی سووریا چکەتنی لە دژی شام نەبوو ئەو هێزەی دروست کردو لە دژی گەلی کورد و لە دژی خەڵکی تریشی دروست کردووە. بۆ یاتوانم بڵێم ئەو هێزە جیهادیە تەکفیریانەی لە دژی گەلانی سووریا دروست کردووە لە ڕێگەی مێزەی گفتوگۆوە لەسەر شام بسەپێنێ. ئەمەش بە بیانۆی ئەوەی کە لە دژی هەبوونی ئەمریکا دەوەستێتەوە لە سووریا. تا ئێستا و پەیوەندیانە لە 2020ەوە توانم بڵێم پەیوەندی هەواڵگیری لە نێوان تورکیا و سووریا دروست بووە و ئەو پەیوەندیانە لە 2020 بە ئاستێک گەیشتن کە لە مۆسکۆ وەزیری بەرگری تورکیا و سووریا و وەزیری دەرەوەی سووریا و تورکیا دانیشن یعنی هەلە ئاسی وەزارەتی دەرەوە و بەرگریدا هەر وڵات لە مۆسکۆ دانیشتن. بەڵام بە هۆی پێشمەرجەکانی سووریا ئەم دانیشتانە شکستی خوارد تا 2023 ئەو کۆتایی بەو دانوستانە نەهاتووە. یعنی لە 2023 بەولاوە ئیتر هەوڵ ئەدرێ کە سەر لە نوێ پەیوەندی لە نێوان ئانقەرە و شام ئاسایی بکرێتەوە بە تایبەتی لێرەدا ڕۆڵی مۆسکۆ هەیە. پوتین پەیوەندەکانی پوتین ئەردۆغان پەیوەندی بەهێزن دەیانەوێت لەم ڕێوە گەمەیەک لە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەن. یعنی ئەمەش کە پەیوەندی بە سیاسەتی نوێی هەم ناتۆ و هەمیش رووسیا و چین لە ناوچەدا هەیە کە دەیانەوێت ئەردۆغان لەم پێناوەدا بەکاربێنێت. باشە کاک سدیق، ئەم نزیکبوونەوە و ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی نێوان ئەنقەرە و هاوکات دیمەشق یاخود شام و سووریا ئەمە چ کاریگەریەکی لەسەر سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت؟ بە شێوەیەکی گشتی هاوکێشەی سیاسی چۆن دەگۆڕێت؟ ئەوەی کە دەیانەوێت کاریگەری لەسەر بکەن بە تایبەتی ڕەوشی سووریا ئێستاکەوە لە ڕێگەی ئەمەوە دەیانەوێت هەم ئەمریکاوە هەمیش لە لای ترەوە ئیسرائیل تەنگەتەوە بکەن. یعنی هاوپەیمانیەکی نوێ لە نێوان لە ناوچەدا دروست بکەن کە ئەو هاوپەیمانیە تێش بەڕاستی سێگۆشەیەکی خۆی هەیە. ئەسەد یەکێک بەردی ئەم سێگۆشەیە نییە بەڵام یەکێک لە خاڵە گرنگەکانە. ئەویش ئەوەیە کە مۆسکۆ سین و هەتا ڕادەیەکی ئێرانیش لەگەڵ تورکیا ڕێکەوتنێک دروست بکەن لە ناوچەدا و بۆیە تورکیا ئێستاکە کار لەسەر دیمەشقیان بڵێن لەسەر سووریا دەکات. ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە تورکیا لەگەڵ بەشێک لە بەرنامەکانی ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوا لە ناوچەدا یەک نییە. بە تایبەت لە 2023 لە مانگی ئەیلول لە دانیشتنی G7دا بڕیاردرا کە هێڵێکی بازرگانی جیهانی لەسەر هێڵی هیندستان ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوروپا دروست بکرێت. لەو کاتەدا تورکیا تانگەتاو بوو. یعنی ئەو هەموو هەوڵانەی کە
رووسیا و تورکیا دەیانەوێت تورکیا بکەن بە ناوەندی گواستنەوەی وزە لە وڵاتانی ڕۆژهەڵاتەوە بۆ ئەوروپا شکست پێدێنێ ئەمە یەکێکە لە شەڕ ئابوووریەکانی کە لە نێوان رووسیا و ئەوروپا هەیە و هەروها ئەو ڕێگەیەش مەبەستێکێتەوە و لە دوای ئەمە ئەوە بوو کە ئەردۆغان لێدوانیدا وتی ئەو ڕێگایەی کە یان ئەو ڕێڕەوەی کە تورکیا لە ناو نەبێ ئێمە مەجای سەرکەوتنی نادەین هەر دوای ئەم لێدوانەی ئەردۆغان لە هەفتی مانگی دەی 2023 حماس هێڕشی سەر ئیسرائیل کرد ئیتر شەڕی غەزە دەرکەوت و دوای ئەمە هەوڵەکانی عێراق هەوڵەکانی تورکیا لەگەڵ عێراق دروست بوون بۆ دروستکردنی ڕێگەی گەشە پێدان کە ئەمە لە لای تورکەکانەوە بەدیلی دروستکردنی ڕێگەی وڵاتانی ڕۆژ ئاوایە لە هەندستان ڕۆژلاتی ناوەڕاست بەرەو ئەوروپا ئەمە یەکێکە لەو شەڕانە کە تورکیا تێوەگڵاوە بۆ ئەمەش دەیەوێت کە پەیوەندیەکانی لە ئاسی ناوچەدا لەگەڵ ئەو وڵاتانەی کە نەیاری بووە تا ئێستا یاخود ویستی تێگۆڕانکاری لە وڵاتاندا بکە بە پێی بەرژەوەندی ئیخوانی خۆی هەروەها بەپێی تێڕامانی میساقی ملی تورکیا سووریا بوو بە گومان عێراقیش لەو چارچێوەدایە ئێستا دەیەوێت ئەمە بە شێوەیەکی تر جێبەجێ بکەوە پەیوەندی لەسەر ئاسایی بوونەوە دروست کار لەسەر ئاسایی بوونەوەی پەیوەندەکان بکە بەڵام پێم وایە ئەمە ئیتر هەویرێکە ئەردۆغان دەیشێلێ ئاوێکی زۆر دەبا پێویست تەمەنی دەسەڵاتی ئەردۆغان بەشی شێلانی ئەمە هەویرە ناکە. باشە. بابەتێکی دیکە پەیوەندی با نزیکبوونەوەی نێوان با بڵێن ئەنقەرە و هاوکات دیمەشق و کاریگەری لەسەر کوردانی سووریا بە شێوەیەکی گشتی لەسەر کوردستانیش ئەم پەیوەندیان و ئەم هەوڵانە بە دیاریکراوی گەستەرەتا لە کاریگەریەکەی لەسەر کوردانی سووریاوە دەست بکەین ئەمە چه مەترسیەکە بۆ سەر ئەوان؟ ئەمە ئامانجی سەرەکی دەوڵەتی تورکیا بە گشتی و دەسەڵاتی ئەردۆغان بە تایبەتی ئامانجی ئەم ئاسایی بوونەوە یەکێکیان لێدانی یەپەگەیە یعنی لە ناوبردننی پێگەی خۆسەری ئیدارەی خۆسەری ڕۆژاوای کوردستانە بەڵام ئەوە گەڵێک کۆسپی لە پێشە یعنی ئەمە ئەوە بە ئاسانی بۆ تورکیا ناچێتە سەر چونکە پێشمەرجی شام دیمەشق هەیە بۆ ئەنقەرە بۆی کە ئاسایی بنەوە دابنیشن یەکێک پێشمەرجی وان ئەوە بوو کە دەبێت سوپای تورکیا لە تەواوی خاکی سووریا بکشێتەوە و تورکیا هاوکاری یا بڵێن یارمەتیدانی گروپە جیهادیە تەکفیریەکان ڕابگری اینجا شام ئامادەیە لەگەڵ ئەنقەرە دانیشێ ئەمە سبب کۆسپێکە لە بەردەم ئەردۆغان و ئەمە لە ژێر گوشاری مۆسکۆ ئەم پێشمەرجە لەلایەن شام دیمەشق نەرم کراوەتەوە چی بووە ئەڵێ ئێمە ئەتوانین دابنیشین لەگەڵ ئەنقەرە بەبێ پێشمەرج بەڵام یەکێک لە بەرنامەی ئەجندای دانیشتنەکانی ئێمە ئەوەیە ئەبێ تورکیا ڕۆژمێرێک دیار بکات کە لە بەپێی ئەو ڕۆژمێرە ببێتە بەڵگەیەکی دەوڵەت تورکیا ئیمزا بکات کە بەپێی ئەم ڕۆژمێرە تا ئەوەندە ساڵیان ئەوەندە مانگە لە سەر خاکی سووریا ئەکشێتەوە ئەمە یەک دووەمیش تورکیا ئەبێت تەواوی هاوکاریەکانی بۆ گروپە جیهادیە تەکفیریەکانی سووریا ببڕێت کە سووریا پێی وایە ئەوانە شۆڕژگێر و بەرهەڵسکارن وەش دیمەشقش پێیان ئەڵێ ئەوانە تیرۆریستن ئەمە جارێ لە بواری پێناساکردنی مەسەلە بەرنامەکان لە یەکتر زۆر دوورن و تورکیا لەسەر ئەمە دەیەوێت کە شام هاوکاری تورکیا بکات پێش ئەوەی کە تورکیا هێزەکانی لەسەر خاکی سووریا بکێشتەوە پێش ئەوەی کە تورکیا واز لە گروپە جیهادیە تەکفیریەکان بێنێ تورکیا دەوێت لەگەڵ شام لەسەر ئەوە ڕێکەوەی کە پێکەوە لە دژی یەپەگە شەڕ بکەن یەپەگە بەهێز لەناو ببن ئەمەش مانای ئەوەیە کە سووریا سەر لە نوێ لە شەڕی گروپە تەکفیریەکان کە شەڕەکە ئێستا وەستاوە شەڕی کورد بکە کەواتە سەر لە نوێ سووریا دووچاری شەڕی ناوخوا بێتەوە بێگومان هێزێکی 6-7 ڕاهێنراوی پڕچەکی کورد لە سووری لە ڕۆژاوای کوردستان هەیە هێزێکی وەکو داعشی لە بین بردووە بەشە وەکو ڕۆژێکە نە ئەردۆغان و نەشامیش ناتوانن ئەو هێزە لە بین بدەن کەواتە بە ساڵان شەڕ دروست دەبێت یعنی ئەوەی کە ئەردۆغان ئێستا دەیەوێت بە ئەسەد بکە ئەوەیە کە بڕیاری شەڕی کورد بدە لە ڕۆژ ئاواوە ئەسەد لە ڕۆژ هەڵاتی شەوە ئەردۆغان بێن ئەو هێزە لە بین ببن ئەوەش بەوەندە ئاسانە نابێت بەبێ ئەوەی کە تورکیا هێزەکانی لەسەر خاکی سووریا بکێشتەوە بەبێ ئەوەی تورکیا یارمەتیدانی هێزە گروپە جیهادیەکان
بەڵێ دەمەوێت ئەم جملەیەتەوە بکەم بۆ چکە زۆر گرنگە واز بێنێ بۆیە ئەردۆغان دەیەوێت ئەوەی کە نەیتوانیوە لە چەندین ساڵە لە سووریا جێبەجێ بکات لە ئەنجامی بەشەرخستنی کورد و عەرەب یان کورد و ڕژێمی شام ئەو بە ئاسانی بێ سوپای خۆی وە گروپە تەکفیریەکان لە ئیدلیبەوە تاکو و قامشلۆ و دێرێک بەڵاو بکاتەوە ئەمەش دوعایەکە بڕواناکە هیچ کەس پێی بڵێ ئامین وە شامیش دەوڵەتە و سیاست ئەزانێ بەو شێوە ناکەوێتە ناوگەمەی ئەردۆغان. باشە کاکس دێکەواتە لەبوونی ئەم کێشانەی کە ئێستا ماونەتەوانێ و وەکو خۆشت باسێکی بە کێشەی قوڵ ناو دەبرێت لە نێوان ئەم لایەنانەدا ئەمە وا دەکات کە ئەم ڕێککەوتنەی نێوان دیمەشق و تورکیا دوا بخات یاخود بە جۆرەکان ئەگەر بڵێ ئەنجامدانی ئەم ڕێککەوتنە زەحمەت دەبێ بۆیان؟ ئەنجامدانی ئەم ڕێککەوتن زۆر زەحمەت دەبێت و حتا پێمە نەک ئەنجامدانی ڕێککەوتن بەڵکو ئەنجامی دانوستانەکانی زۆر زەحمەت دەبێت دەرکردنەوەی دەواازەی دانوستانەکانی زۆر زەحمەت دەبێت چونکە متمانە نییە ئەردۆغان بە دەیان هزار حتا زیاتر لە دەیان هزاریش ئەتوانم بڵێم تیرۆریستی ڕەوانەی تورکیا کردووە لە ئەفریقا و لە ئەوروپا و لە ئاسیای ناوەڕاستەوە خەڵکی تیرۆریستی هێناوە لە سووریا بەجێ کردووە ئێستا کە بەپێی بەڵگە فەرمیەکانی تورکیا 6,000 چەکداری کە ئەردۆغان دروستی کردووە هەیە هەموو مانگانە مەعاش وەرەگرن تورکیا ساڵانە 2 میلیارد دلار لەو گروپانە خەرج دەکات لە ئیدلیب حکوومەتی دروست کردووە حکوومەتی ئەلقاعیدە هەیە لە تورکیا حکوومەتی کاتی بۆ شام دروست کردووە و ئەمە زۆر ئاسان نییە ینی ڕاستە ئەردۆغان زۆر تانگەتاو بووە هەم بەهۆی کێشەی ئابووری هەم بەهۆی تەقینەوەی کۆمەڵایەتی ناوخۆ بەهۆی ئاوارەکانی سووریاوە هەمش بەهۆی فشاری نێودەوڵەتی ناچار بووە کە لەگەڵ ئەسەد ئاسایی بێتەوە هەوڵی ئاسایی بوونە بەڵام یەک ئەسەد بڕوا بە ئەردۆغان ناکە لەوانەیە ئەمە درێژە بکێشێ بۆ تا و کاتێک کە ئەردۆغان لە دەسەڵات نەمێنێت دوای ئەوە مەسلەی ئاسایی بوونەوە بێ و دووەمیش ئەوەی کە تورکیا دەیەوێ بە ئەسەد بکە ڕژێمی ئەسەد ئەو توانایی نییە کە بکە بۆیە پێم وایەکردنەوەی دەواازەی گفتوگۆکانی ئاسایی بوونەوەی نێوان ئەنقەرە و دیمەشق ئەوەندە بە ئاسان نابێ ڕاستە لە هەردوو لە ئیرادای ئەوە هەیە ئیرادەی سیاسی هەیە کە لەگەڵ یەکتر دابنیشن و دانیشتەکانیش لە ئاستی خوارەوە هەواڵگیری و حتا لەوانە لە ئاستی بیرۆکراتی دەوڵەتیشدا و دانوستانانە هەن بەڵام لەو دانوستاندا ئەوەندە بە ئاسایی ناتوانن بگەنە نەخشە ڕێگەیە کە بتوانن لەسەر مەسلەی چارەسەرکردنی کێشەی نێوان دوو دەوڵەت ڕێک بکەون بۆ نمونە ئاسایی بوونەوەی تورکیا لەگەڵ وەکو مصر لەگەڵ سووریا وەکو مصر نابێ ئاسایی بوونەوەی تورکیا لەگەڵ شام وەکو سعودیا و ئیمارات نابێت چونکە تورکیا هێزێکی گەورەی لە دژی ئەسەد خستۆتە گەڕ و تورکیا خابەشێکی زۆری خاکی سووریای داگیر کردووە بە سەدان هزار ئینسان کوژراون بریندار بوون بە چەندین شار وێران بوون بە میلیۆنان ئینسان لەسەر خاکی خۆی ئاوارە بووە ئەمە هەمووی هۆکارێکی سەرەکی دەوڵەتی تورکیایە یعنی وەکو ئەوەیە کە دوو دەوڵەتی لە شەڕدا بن بێن لەسەر مێزەی گفتوگۆ دابنیشن یعنی کێشەکانی نێوان سووریا و تورکیا کێشەی دیبلۆماسی و سیاسی و ئابووری نین کێشەی شەڕە کێشەی مەیدانە تاکو کێشەی مەیدان و شەڕ لە چوارچێوەیەکی سیاسیدا نەگەنە نەخشە ڕێگەیەک ئەوەندە ئاسایی بوونەوەی نێوان تورکیا و سووریاش بە ئاسانی نابێ. بەڵێ دەستەکانە خۆش بێت زۆر سپاس بۆ سێق حەسەن شارزای کاروباری تورکیا سپاس بۆ ڕوونکردنەوە.